رسول الله صلى الله عليه وسلم دا بازينتا ناو خانوا دكان والرجل راع في بيته ومسؤول عن رعيته كياو لنا مالك اخوان بربرسا روج قيامتها برسياري ليكري او من دالانو شلون پروردگار يعني جوابي بيه يعني مستنه لبردن پروردگاريا بيه شكله شلون پروردگار او جلو برگد لبركد ك من فرمانم بيه كرد بيا او من قدغم كرد بيا جوابي چي بيه شلون تربيه الدادا تكلاي ڕگەزی بەرامبەرێک کرد یا پاراستەی لەوە ئەم کچە دانابوو شەو ڕۆژ بەدیار هەڵقە و فلیم و گۆرانی ئەو بابەتانەوە بێ یاخود فێری دینەیە کرد و فێری ئەخلاقی کرد ئەم کچە دەنات بۆ خولی سەما و ڕەقس و نازانم شانە و چی و چی یا ئەو نارد بۆ خولی قورئان و دین و ئەخلاق و بابەتانە کوڕەکەشی بە هەمان شێوە ئەم کوڕە چۆن پەروەردە کرد ئەم کوڕە بەدیارتەوە ناموسی خەڵکی هەتکە کرد چوو کچیڵە خەڵەتان ئەوەیە کردو ئەمەیە کردووی کایکا بەم ڕۆژگارە ینی ئەمە ئەم باوکە بەرپرسە لێ بزانێ ئەم کوڕی چۆن پەروەردەکە ئەم کچی چۆن پەروەردەکە ئەرە دینت فێرکرد ئەخلاقت فێرکرد یەکەمین مافکە لەسەر باوکە هی منداڵ بەریتیە لە پەروەردەکردنی لە عەلی کوڕی ئەبوو تاڵیب بپرسن ڕەزا و ڕەحمەتی ئەڵڵای لێ بێ چۆن مناڵەکەم پەروەردەکەم وەڵێ مناڵەکەت چەند ساڵە فەرمێ 3 مانگە کابرا فەرمێ لەقەد فاتەکە کەثیر زۆرە لەدەست چووە فەرمێ لماذا و3 أشهر 3 مانگە بۆ زۆر مەدەزێت فەرمێ تەربیەت تبدأ من اختیار أمها لە هەڵبژاردننی دایکەوە دەست پێکە ئەمە ئەم پێوەرە عکس کەرەوە بۆ ئافرەتیش لە هەڵبژاردننی باوکەوە دەست پێکە بۆیە پێوەرمان هەیە بۆ زەواج إذا أتاكم من ترضون دينه وخلقه وبه راضي بلا دين وأخلاقي للتوحيد للويجي لولاء برائي لمعاملي لأخلاقي لروشتي لقل كسكاري لقل هم راضي بلا أنجاك شي بيبي نابت ونيلي بيدي لشرع أم شخصة ئەگەر لە شەرع دەرچوو ئەنجا کچی پێ بدەیت بە هەمان شێوە بیدەی لە شەرع ئەنجا بیخوازی ئەم کچ ئەگەر دەرنەچێتی نابێ بیخوازی بۆ ئەم هەمووی پێوەرە دانراوە ئەمە هەمووی بۆ سەلامەتی عایلەیە و بۆ پەروەردەکردنی تاکێکی تەندروستە بۆ کۆمەلگا خزمەت بکە